شديس والله برادراني تمثيلية وانا هاتنا تمثيل نهاتنا ولا عين كاكو دمعت تمثيل كاميرا وتشتيات كاكبر ما ادري سوني بخير من صحتك بخير من لچندني نوا والله ليرينا التصوير معنا دوني كاك سلام بي قوتي اتينا ارماني قوتم رزقار ولا عملو تش بختور وتبتينا ارماني كاك سلام جديري ولا جوري لك الزمعات والله تصوير يعني دوروا بابتي فروا دوروا السلام عليكم السلام عليكم راشد بلا صحتك والله بخير هنا ماما صحتك اهلا كاكب بخير بي ادي هو كان سلام يعقوب بخير بي باشا مرة سلام بري كانبيكا كانبي 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 كفو بخار محمد اللي ورا بابا صحتك ماشي شوت كانبي كاك سلام كفو بخار قاسك ورا بابا ولا كذا كفو بخار ولا اول ثاني ولا ان شاء الله سيبقى ليرة السلام عليكم بخير بين ورا يا الله ايش خالد ما مستدانش هذا بينا رزق بينا ورينا ابراهيم ورينا كاكا حتى خذ كاكا عاد ما بس تصعد بفضل يلا ديك والله كاكا هاتينا سلفنا بين برنامج هاوين راضيين ها يا نبي بخير ما مستورينا زهير ئەوە لەبەرەوەی کە بەخۆم بەشداری ئەو کارەی من بەڵکو پێویستە هەموو کارێکی ئەگەر ئیمکانبی لە سەرەتاوە تەلەڤیزیۆنەکانیان بەرنامەکان بێن بتانن تەختیەی نەشاتاتی ئەو بەرهەمەی بکەن کە پیشانی جەماوەەر دەدرێت ئێستاش نووسەری ئەو بەرهەمەی کاکچەتۆیە بابزانین کاکچەتۆ ناوی بەرهەمەکەی چییە و باسی چ دەکات خۆشەویستانم بەرهەمەکەمان لە ژێر ناونیشانی مەرزی و کاکەمینە طبعاً ڕووداوی کوڕێکی شاعیرە و لە هەمان کات هەتیمە بێداک و بابە لای ماری مامەکەیتی دەجیرانی کچە مامەکەی خۆی مامی کچەکەشی کچی خۆی دایتێ طبعاً وەکو کوردەرێ چەند بێت سەخەل نابی لە ئاوایی کانەبی کەپوو بەخارەیە کانەبی چا بەخانە طبعاً ئەوە تەماحی خۆی لە کچەکەی داتن دەیە بە هەموو هەوڵ و تەقەلایەکی وە دەکاتن محاولەی وا بکات دەربەدەری کات و کچەکەی لۆ بنێتەوە طبعاً ئەخیری پیلانەگراوەکانی سەر ناکەوی بەڵام بەداخەوە طبعاً ڕووداوەکە بە کارەساتێکی زۆر گەورە کۆتایی دێتن و ئەو دوو جۆتە عاشقە لێک دەبن ئەگەرچی هەموو هەرکەس بە حەق خۆی دەگاتن و بە تایبەتی ئەوانەی کاکچەتۆ ئەگەر هەندێکش لە بۆ دوایە دیتنی بە زەیبێلی باسی هەمووی نە ئەوزە بە مۆنتاجی بکە کاکە چاوەکەم داش بڕە باشە کاک سەباح وەک ئەکتەرەش سەرەکی وەک ئامادەکەری ئەو بەرهەمەی خۆی ئامادەکردن نیە ئەو بەرهەمە کاکەوین مەرزی ئەمن بە ڕاستی کە دەقەکەم کەتە بەردەست وەکو داڕشتن و وەکو چارەسەرکردنی درامی يعني معالجەی درامی لە بۆ نەسەکەی هەندێک گۆڕانکاریم لە نهایەتەکەی نەسەکەی کرد و دەقەکەەوە بزانم دەقەکی خۆماڵی پڕە و ڕووداوەکانی هەمووی تازەیە و داواکاری ئینشاڵڵا سەرکەوتو دەبین لە کارەکەمان ئەویتر بەزیێ دەگەن لە بۆی کەەوە پاشەوەی عرض دەکرێت مامۆستا سەفوەت جەڕاح وەک دەرهێنەرێک والله باسی بەرهەمەکەی بکە بەرهەمەکە یعنی ئەمە هەموو شتێکی باسکەین و بزانم پسند نییە چونکە لە بۆ بینێری چ نامینێ پاشان ئەوەندە زەوقەی نامینێ بەرهەمەکەی بە چاچی ببینی بەس مهمەوەیە ئەمە باسی ئەوەی بکەین ئەو بەرهەمە طبعاً تیپی میلی هەولێر دەیکا ئەوەی سەر بە وەزارەتی ڕەوشەنبیریە و ئەو مامۆستایانەی ئەو هونەرمەندە چاکانەی کە بەشداری دەکەن لە بەرهەمەکەی
لە ڕاستم و لە چەپ من مامۆستا سەباحە و مامۆستا سعدون کە مدیری تەسویر و مصور لە عینی وەخت پاشان مامۆستا چەتۆیە برادرانی دیکە مامۆستا عەلی ئەحمەدە کاک حەمە سەعیدە و کاک مؤەیەدە و چەند گەنجێک لە گەنجەکانی قوتابیانی معهەدی فنونی جەمیلە وەکو عەبدولخالیق و کاک عەدنان و کاک فەرمان و برادرانی دی و ئەگەر یەک دوو کەسیشم لە فکر بچی کاک خالیدە و دەوری یەک لە دەورە سەرەکیەکان ئەوەی کە مەسەلەی داڕێژنەکەی لەسەر ئەساسی وی داڕێژترایە بینی مەرزی و کاکەمینی چونکە بەرهەمەکە بە عینوانی کاکەمین و مەرزیە دەوری کاکەمینی لێرە کاک ئیسماعیل قادر دەیبینی و لە عینی وەخت کاک برهان ڕەسوول و خالید ڕەوانزیە یعنی ئەو مەجموعە برادرانەیە ئەو هونەرمەندانە چاکانەی کە لە هەولێر هەن ڕاستی بەشداریان لە بەرهەمەکەی کردیە لە عینی وەخت کاک حەمە سەعید دەورەکی دیسان بەرزی هەیە لە بەرهەمەکەی وابزانم هەر ئەوەندەش بەس ئەمە باش بکەین بەس یەک تاقا نەرمەندی خۆمان لە بێکرا ئەویش کە ئافرەتەکەیە سەلوە سعدون دەیبینیتن دەوری مەرزی لە عینی وەخت کاک ئەحمەد جەمیلیش لە بەرامبەر مەویشم لە بکرد بوو دەبی ببووری معلمی وەخت مامۆستا فەیسەڵیش بوو فەیسەڵ محەممەد ساڵح ئەویش یەک لە دەوری بەجی وەرگرتیە ئەو دەوری ومایە هێشتا مامۆستا عەبدوڵڵا پێشدەریمان لەگەرە یعنی وابزانم ئەوە کفایەتە لە بۆ بینەری کە بە شکلێکی عام بزانی چێ بەشداری کردیە ئینشاءڵڵا بە هیمەتی هەموو لایەکی سەرکەوتی دەبین لە ئیشەکەی و بینەریش سوودی لێ وەردەگری سوپاستان دەکەم نا کاک سلام خۆی مۆزوع عذاب نییە طبیعی من سوپاسی هەستی مامۆستا سەفەتی دەکەم خۆی مۆزوعی بەڕێوەبردن نییە ینی تەسویرەکە عەمەلیە تەسویرەکەی دەکەین و بەڕای من ینی تا ئێستا قۆناغەکی جوان بڕایە ینی برادرانیش ینی ئەوەی ئیمکانە تا ئێستا ئیشەکەمان خاوێنە لەو بڕایەدەم بەنیازی کە ئیشەکی خاوێن و دوا ڕۆژ کە مۆنتاژی بکرێت خەڵک بینەر ئیشەکی خاوێن ببینی لە هەموو ڕووەکەوە یعنی لە دەقەوە و لە ئەکتەرەکانەوە و یەکەم جارە لە تیپی میلی بابرین کە بەرهەمەکە هەموو بە خۆمان دەیکەین یعنی پێویستیمان بە کەس نەبووە لە دەرێ شتێکی خۆشە تەسویر لەکنە خۆمانە و تەمسیل لەکنە خۆمانە و بەنسبەت منەوە طبیعی نەکتەنیا دەستە ڕاست بەڵکو برادری خۆشمە و کە کامەران کە یاری دەرمە لەگەڵ منە ئێستاکە پێویست ناکە باسی بکەم چونکەوە چەند ئیشەشتر لەگەر من ئیشی کردیە و دڵم خۆشە لەگەر ئەگەر دوو قسەش لەگەریش بکەی وابزانم هەر خۆشە فەرم سوپاسشت دەکەم باش کاک کامەرانە تو والله ئەمن وەک وێنەگرێک بۆ یەکەمین جار ینی خۆم بە وێنەگردانە بە یەکەمین جار کە لەگەر ئەو مەجموعەی لەگەر ئەو برا هونەرمەندانە بەشداریم کرد زۆر سوپاس باشە دەبی کاک عەلی وەک ئەکتەرێکی کۆن و ڕەفیقەک و برادەرێکی خۆمان کوڕە هەر عەزیزێ منە کاک عەلی دەیڵە دەی کاک عەلی یەڵە کاک عەلی چاوەکەم کرە داتش قسەی خۆش بکە بکە قسە خۆشەکە بە هەمووی ئەمە ئەگەر بێت و قسە خۆشەکان هەموو لێرە لە بۆ جەماهیری ڕۆنکەینەوە پێش ئەوەی حەدەسەکەی هەمووی بە کاملی ببینی معنای وەیە سمان نەکرد بەڵام ئەوەندەیە ئەمە تەمەنای ئەوەی دەکەین پاشی وەی ئەو هەموو برادرە خۆشەویستانە کە لێرە کۆبووینەوە و تەمەنای ئەوەی دەکەین شتێکی جوان و پاگش پێشکەش بە بینەران بکەین هیوادارین کەوا سەرکەوتوو بین لە ئیشەکەمان و ئیشەکەشمان ئیشەشی تقریبەن خۆماڵی فۆلکلۆریە دەگەڕێتەوە لە ناوچەی دەشتی هەولێرێ و ئەحداسەکەی هەموو لەو منتیقەیە ڕوویدایە و برا نووسەرەکە تقریبەن هەر لە ناوچەکەی خۆیان شتەکەی
بەدی کردی و بە مێشتی داهاتی و نووسیتی و ئەمە هەمومان کە ئەکتەر و کە دەرهێنەر و کە مسەوەڕ و ئەوانە هەمومان یەک تەکمیلی یەک دەکەین کە هەمووشمان هیوای ئەوە دەخوازین کەەوە سەرکەوتوو بین و بینەران لێمان ڕازی بن و زۆر زۆر سوپاسی ئێوەش دەکەین و کە ئەو ئەرکەتان کێشاو هاتن ئەو دەرفەتەتان دامە لە بۆ ئەوەی ئەمەش بەجەماوە ڕابگەینین کەوا پاشی چەند ڕۆژەکی دیکە ئینشاءڵڵا بە جهودی ئەو هەموو برادرە خۆشەویستانەی کە دیتیان بەرهەمەچیان پێشکەش دەکەین و زۆر زۆر سپاسان دەکەین. باشە ئەوزارەی ڕووی کامێرەمان بەرە و کاک ئەحمەد زەمیلیە بن لەبەرەوەی دەبا ئەویش ڕای خۆی دەربڕی بەرامبەر بەوەی ئەو هونەرمەندە خۆشەویستانە ئەو هونەرمەندە کەونانە کە هەمووی ئەیانوێ دیسابێنەوە سەر شاشەی خزمەتی ئەو ملەتەی بکەن. کاک ئەحمەد زەمیلە تووشەمانەوە ڕای توش دەربڕین. ئێمەش سپاسیەوە دەکەین. من تەنها بە ناوی تیپیشتانەی ملی هونەرەکان زۆر زۆر سوپاسی مامۆستای بەڕێز کاک سعدون و کاک سەباحی دەکەم. یعنی بەڕاستی بوونە عەمود فەقڕی تیپەکەمان توانیمان ئەو ئیشە ڕاپەڕێنین. وارووا سوپاسی ئەو برادەرە دەکەم کە لە دەروی تیپەکە هاتون یارمەتیماندەن و یەکەم بەرهەمی تیپەکەشمانە پاش ڕاپەڕین بۆ تەلەڤیزیۆن تۆماری دەکەین و سوپاسی ئێوەش دەکەین. باشە کاک سەلامەت و ئەو زەمەدانیەت و هەڵبەستیەکن پیاو نەتناسیتەوە نەدەبی ئەتوت دەورەی ببینیە خۆ عەزە قۆڵبڕنی ئەو زارش. من دەورەکەمەیە دەورەی کانەبی هەروە کاکچە تۆ ڕۆنی کردەوە ئیدی نامێ بچمە ناو تەفاسیل هەروەک مامۆستایان گوتیان لە بۆی با جمهور لە خۆی ببینی. کاک چەتۆ نەیگۆ کانەبی کەپ و بەخار داوایەکمان لە کاک سەلامێت جەمەدانی خۆی بکاتەوە. کاکە زەمەدانی خۆت ئەوەش داواتە والله بابا قاقۆلێکی جوانیە قاقۆلیشی نەما وای لوز نەکردە کەس کاکەلی ئەو نازانم قسەی خۆشتان هەیە ئەمە ئەگەر ئەوە بوو بچنە ئەوەی توێ بەست لێ تەسویرمانەوە وەختەکەشمان ڕۆی با وەختەکە ئەنگۆل لەگە کاک ڕزگاری لەگە کاک مۆیەدی بڕۆنە مزگەفتێ جەماعەت لەوێ دانیشتینە یەک دوو ئەکتەری دیش لەوێنە دەوری سەرچیان هەیە بەش چاپێکە ئەوانش با یەک دوو خەمەسای لێ خەمەسای زۆر باشەوە خوشکە سەوسەن لەوێ زۆر باش کاک ڕزگار بەرە و مزگەفتێ با بەڕێ بکەوین. کاک برا فەرموو برا کاکەمانی نەبن ئەوە کاکی برای ماتیە ئەوش کاک حەمەد کاک حەمەد چۆنی باشی برا ئەوە ئێستاش کاک ڕزگار خوا ئەگەر ئەوانە لۆنەکەی چاوەکەی ئەوە حالێ هونەرمەندی ئابینی هونەرمەند بەوەی خزمەتی ئەو ملەتەیەکە بەوەی دەگەر نانی بەهیشتی ئەو جەداوا لە وەزارەت و ئەو چتانە ئەکەین کە ئاوڕەکی لەو هونەرمەندانە بدەتەوە. ئێستاش دەمانەوێت ڕووی عەدەسەمان بە کاک حەمەد سەعید ڕای خۆی دەربڕی بەرامبەر بەوەی کە ئەو بەرهەمەیان چۆن بەڕێواتی وەک بەڕێوەبەری بەرهەم وەک ئەکتەرێک و بەڕێوەبەری بەرهەمیش. وەڵڵاهی کاک برایان بەخێر بێن سەرچاو پێشەم شتێکەوەی بینی هەمووەکو خێزانێک لێرە کۆبووینەتەوە بۆی بتوانین ئەو بەرهەمەی وەزارەتی ڕۆشنبیری بگەینە جێ ئەویش کە چویکی تەمسیلی کاکەمین و مەرزیە کە لە نووسینی مامۆستا چەتۆ حەسەن و وێنەگرتنی مامۆستای بەڕێزمان مامۆستا یونسە و سعد یونس هەروەها دەرێنانی مامۆستا سەفەت جەراح. باشەوە خواردنتان بە خۆتان دروستەکەن لێرە وانە منەوە نیستۆڵێن مدیری ئینتاجەوە خۆشی بەحازمەوە داویشتم خیار و تەماتۆشتان بۆ چاک ناخر ئەوە طبعاەوە بەر لەوەی کە ئەکتەریشی ئێستا ئەتوو خزمەتی ئەو گروپەیەکەی ئەوەش هەر بە خزمەتەکی زۆر پیرۆزدا ئەندرێ لۆ جەنابێت ئێستا بەس ئەو هەندەیە دەگەر نانێ بەبێ ئەوەیشی و ئیمکانەتەکەمانەوە هەیە ئمە حەز ناکەم کاتمان زۆرتر وایە بمانتوانێت خواردنی باش تشمان بێنایە هونەرمەندەر بە جەماوەری ڕابگەینە کە ئەمە ئیمکانیەتن ئەوەیە و بە وەزارەتی ڕەوشنبیری ڕابگەینە ئاخر ئیمکانیەتی هونەرمەند بەو هەموو ماندی بوونی خۆی بەو هەموو ئەوەی کە ئەو ئێحساسی لە ناومێشتی ئێستا ماندیە لە کاتی تەسویر بێتەوە ئەوە خواردنی بیتین وەڵڵاهی ئەمن ئەوەی بە ڕاست نازانم بەس ئەمە هەر چەندە ئەگەر ئەوەش بخۆین نان و ئەوەش بخۆین دەبێ لە ببینە دڕک لۆ چاوی ئەوانەی کە دژمنی گەلی کوردن ئەو زادەمانەوەی ئەتوو پێشنیاری خۆت پێشکەشی بە وەزارەت و بە
پەرلەمان و بە حکوومەتی هەرێمی کوردستان بکەی کە ئەوە حالی هونەرمەندیە زۆر ڕاستە بەس ئێمەش زۆر زەختیان لێ ناکەین لەوە زیاتر ئێمەش زانین کانتی ئەوان کەمە سەلام سەرچاومە حاجی بەخێر سپاس کاکە حەمەد ئەو برادرانە شەر ئەکتەر نوانیە ناوی خۆت بێزانم سەربازکان نەبی سەربازکانەبی مۆفەقەرنی قوتابی نەونیە بەرێم قوتابی مە لە پۆلیس زۆر سپاسدانەکەی مەمنونین خوشکە سەلوەشەوە خراهی نەسەکەی دەکات خوشکە سەلوە چۆنی ئەوە وابزانم نەسی لەبەرەکەیوانە دەمانەوێت ڕای خۆت دەربڕی بەرامبەر بەوەی کە ئەمە بەرنامەیاوێنەوە هاتینە چەند گفتوگویەک لەگەڵ جەنابتان بکەین بۆ ئەوەی کە ئایا دەورت چیە لەو بەرهەمە هونەریەی دەوری مەرزیم هەیە مەرزی بەڵێ عائلە چکتکۆکەینە و داکم نییە بابم سەباح عەبدوڕەحمانە دەوری مام عەلیە کوڕەمان بشم لەگەرمان بەخێو کرایە کە ئەویش هەتیمە دەورە چکتکۆکەمانە باشە دەمانەوێت ئەتوو ڕاتیە بەرامبەر بەوەی کە هانی ئەو خوشک و داکانە بدەیت کە بووینە کۆسپ لە ڕێگای هونەری کوردی و ئەمانەوێ قسەکی وا بۆ ئەو جەماوەرەی بکەیت کە ئافرەت چ دەورەکی هەیە بۆ ئەوەی بتوانین خزمەتی هونەری کوردی بکات وڵای هونەرش وابزانە بەسەر ناکەوێت ئەگەر ئافرەتش لەگەریدا نەبی پیا بەتێنە ناتوانانی ئافرەتەکەش هەر باشە بەس داوا و خەڵکەش دەکەم یعنی ڕێ لە منداڵەکانیان نەگرن لە کچەکان و لە کوڕەکانشان هەربەتان دەکەی ناهێن کوڕەکانشیان یعنی بینە سەر مەسرح و تەلڤیزیۆنی یعنی وابزانم شتێکی هیچ عیبی تێدا نییە ئەگەر کەسە ئەو هونەرەی یعنی بپارێزی چنی واللهی ئەوەی ڕاستی بی کاک سعدون مامۆستا سعدون بەڕاستی دەورەکی کاریگەری هەبووە لەو ئەوەی کە توانیتی خێزانی خۆی و کچی خۆی و دیسا کچەکەی دیکە و کچەکەی یعنی سێ کچی بینتە سەرشانە و هونەر معناوێ ئەوە ڕێز لێنانە لۆ مامۆستا سعدونی کە توانیتی یعنی بەرپێچی ئەو کەسانە بدەتەوە کە بەکەمیدا ئافرەتەکەن کە لە ناو هونەری کوردی شەکەن ئەوجا ئیتر دواوشت چیە بەرامبەر بەوەی کە ئەو هونەرە ئەو بەرهەمە هەتا یعنی یەکەمین بەرهەمە ناوە لە بەرهەمی ترم هەبووە بەس ئەوش یعنی لە گەریانە دواوشت چت هەیە بەرامبەر بە جەماوەر وڵای هیچ بلێم یعنی هەر داوا دەکەم هەر کەسە و یعنی خزمەتی و ملەتی خۆی بکاو زۆر سوپاس زۆر سوپاس ئەوە نانتان لە مارەی ناوێنیا ناوت چیە بابا محمود کوڕی چی سەباح عەبدوڕەحمان ئای ئافەریم ئای ئافەریمە لێ وەڵا دەورت هێونیا ئای ئافەریمە دێت و بابا هەمیش وەڵا دەورم هەیە ئەتو ناوت چیە ئەحمەد سەباح ئەحمەد سەباح باشە چ مندارێکیت کە دەگەرەنگۆ دەوری هەیە گلێنەش ئۆ گلێنە چیە چێ بابا تو چیژە مامۆستا سعدونی دەورت هەیە تەمسیلیەکەیە تو ئافەریم لە قسەی بکە برێ من تەمسیل یەکەم ئەم تەمسیلێکم تەمسیل لۆ چیەکەی لۆ برێ لۆ ملەتی کورد لە ملەتی کورد ئەی ئافەریم ئەی ئافەریم باشەوە کێ ئەو نانەی لۆ حازرکردن داکت گۆتی لە بڕۆنە گوندی ئەو نانەی بخۆن باشە دەوری چ تێ بابا تۆ ئەم لەگەر بام قسەی دەکەم ئای ئافەریم بابت سەباح عەبدوڕەحمان ئەدێت و بابەت دەورت هەیە کوڕی بابا وڵای ئەم بەس دانیشتمە یعنی قسەم نییە هذا باشا يعني ايه باشا باشا اتوش ابي اكتر باش ان شاء الله او بابا ايه باشا تو بيت خوشة تمثيل ها خوشة تمثيل ادي وشي باب تبيني لتمثيلي كيف دي بيت خوشة اي عفري باش بين راني خوشويست وابزانم هیچ کەمان نەمایە کە لەو بەرهەمەی مادا ئەوەی کاک حەمەد سەعید بەحسی دەورەکەی خۆی نەکرد کاک حەمەد سەعید قوربان بە زووترین وەخت ئەمانەوێ باسی ئەو دەورەی خۆت بکەین وەک ئەکتەرێک دەورم دەوری محققە تحقیق لە کوشتنی کوڕی بەگەکەم کە ناوی سەرتیپە لە انتزام و لە دواییە تەوان لە کۆتاییە هەوڵەیەم بە دۆزینەوەی ئەوەی کە سەرتی بە کوژێ و
تسلیم عدالەیە باشە یعنی ئەوی کەلۆ بینەران بەجێبێ ئەوکە بینەر بەجەڵێن و سپاسی تۆژەکەین لای چشما کردی نانا هیلاک نییە ئەمە خۆست کاملیش یعنی بەڕاستی وەک هونەرمەندە کە دەورم هەبا لەگەر ئەو خۆشەویستانە لەگەر ئەو هونەرمەندە عەزیزانە کە هەمووی برای عەزیزی من کە یعنی 17 سالە دەگەر یەکدی ممثلین بەس ئەمنیش لەبەرەوەی لە بەرهەمەکی تەلەڤیزیۆنی بەشداریم کردیا بە خۆتان ئەگەر ئەرێ وڵای ئاخر ئەمیش هەر غەریبیان گۆ ئەرێ وڵڵە مەمنونین زۆر سوپاس یعنی چوو شەی دیکەت نەمایە قسەی ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووتان و بۆ بەرنامەکەتان و بۆیە نەگریش بۆ کاک ڕزگار تەمان بیرمان نەچێت وڵڵاهی هێژمان دوو بۆ لێ هاتە ئەرمەوان دانیشت لەگەڵمانە و خەریکێ و چاوپێکەوتانەیە ئەمنیش بە خۆم ڕێزم هەیە بۆ ئەو هەموو هونەرمەندانەی کە لەو کارە هونەریە ئیشەکەن کە ئەو کارە هونەریە ئەو کەنە چەپکە گوڵک بۆ وەزارەتی ڕەوشنبیری لە هەرێمی کوردستان